هاوسەرگیریەکی کار لە قۆناغە گرنگەکانی ژیانی هەرتاکێک کە پێی دەگات و پێویستە ئامادەکاریکی باشی بۆ بکات پێش ئەوەی بچێتە ناو ئەو پرۆسەیەوە بۆ ئەوەی کۆتایی پرۆسەکەی بە باشی تێپەڕێت نەک ئەوەی کە بە جیابوونەوە یاخود بە کۆمەڵێک کێشەدا بڕوە. هۆنیا خان وەکو دەوترێت کەسێک کە هاوسەرگی دەکات دەچێتە ناو قەفەزی زێڕینەوە پێویستە ئەم قەفەزە زێڕینەیە بە زێڕینی بمێنێتەوە نەک ئەوەی کە قەفەزەکە زێڕینێکی خۆی لە دەست بدات و پێویست بە زاخاوکردنەوە بکات. بۆیە بۆ ئەمە بەستێژ زیاتر گفتوگۆ لەسەر ئەوە دەکەین کە چۆن بتوانین تاکان خۆیان ئامادە بکەن بۆ هەڵبژاردننی کەسێکی شیاو بۆ هاوسەرگیری و پێویستە چۆن هەنگاو بنێن و خۆیان پڕ زانیاری بکەن پڕ ئەزمون بکەن بۆ ئەوەی لەو پرۆسەیەدا سەرکەوتوو بن. بۆ ئەمە بەستش قسەی زیاتر لەسەر تەورەکەمان دەکەین بە میوانداری زۆر بەڕێز ئیسماعیل سەید ئەمین ڕێنماییکاری خێزانی کە لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمانان. زۆر سوپاس دەکەین کاک ئیسماعیل کە لەم تەورە لەگەڵمانایت. زۆر سپاس بۆ ئێوەش لە خزمەتدامە. زۆر باشە کاک ئیسماعیل، ئەمەوە لەوە دەست پێ بکەم تاکێک پێش ئەوەی بچێتە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە پێش ئەوەی بڕیار بدا کە کەسێکی شاو بۆ خۆی هەڵبژێرێت پێویستە چۆن خودی خۆی ئامادە بکات بۆ ئەوەی هەنگاو بنێت بۆ ئەو پرۆسەیە. بەڵێ بنای خوای گەورە و میهرەبان، ئەسڵای خوای گەورەتان لێبێ، ئەسڵاو ڕێز بۆ ڕاستان و بینێرانی بەڕێزی کەناڵ پەیام. دیارە پرۆسەی هاوسەرگیری لە ژیانی هەر تاکێکدا پێشەوەی بچێتە ئەم پرۆسەیەوە بەڕاستی پرۆسەیەکی ئاڵۆزە، پرۆسەیەکی گرنگە، پرۆسەیەکی چارەنووسسازە و ژیانی مرۆڤەکانی پێوبەند دەبێت کە لە داهاتوودا دەچێتە ناوێ کە خۆشیەکانی زیاد لە 90% ژیانی ڕۆژانەی پێویستە بەو کەسێک کە دەبێتە هاوبەشی. بۆیە زۆر گرنگە تاکەکانی کۆمەلگا چ کوڕەکان چ کچەکان کاتێک کە دەیانەوێت بچێتە ناو پرۆسەیەکی هاوسەرگیریەوە زۆر بەباشی خۆیانی بۆ ئامادە بکەن، لەبەر ئەوەی گوتراوە کە ئێمە نیوەین واتە کوڕیان کەس نیوەیە لە دوایی نیوەکەی تر دەگەڕێ بۆ ئەوەی ببێت بە شەریکی ژیانی ببێت بە هاوبەشی ژیانی و دوجار شتێک دروست دەبێت پێی دەوترێ خێزان، شتێک پێی دەوترێ ئوسرە، شتێک پێی دەوترێت کە دایک و باب دەبن بە دایک و باگ و کۆمەڵێک گۆڕانکاری لە ژیانی تاکەکان لە ژیانی کوڕەکە لە ژیانی کچەکە دروست دەبێت کە هەمان ئەو ژیانە نامێنێتەوە کە لە گەنجی و پێش زەواجکردن و پێش هاوسەرگیری تیاندا هەبووە. بۆیە ئەم پرۆسەیە تەبیعاتی زۆری هەیە، ڕنگدانەوە ئاثارێکی زۆری هەیە. ئەو کاریگەریانی کە هەیەی وا دەخوازێت کە گەنجەکانمان بە وریایی و بە لێزانی و بە شارەزاییەوە بچنە ناو پرۆسەکە. سەرەتا پێش ئەوەی یەکەم شت بکرێ بۆ ئەوی بچیتە ناو پرۆسەی هاوسەرگیری و خۆ ئامادەی بۆ بکەی ئەوەیە کە لەگەڵ خودی خۆت دابنیشی لەگە خۆی خۆت قسە بکەی گفتوگۆ بکەی کەی من پرۆسەی هاوسەرگیری ئامادە بکەم وەکەی من دەبستمە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە، کەی من ئەم پرۆسەیە بۆ من گونجاوە تەمەنەکەت لە ڕووی تەمەنتەوە چ کاتێکی تەمەن باشە بۆ تۆ، چ کاتێک ئامادەی نەفسیەن تێگەشتووی عەقڵت تەواوە تێگەشتنەکانت تەواوە. ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە ئایا تۆ ئامادەی بۆ ناو پرۆسەی هاوسەرگیری پرۆسەی هاوسەرگیری وتمان گۆڕانی ژیان و ستایلی ژیانتە، بەرپرسیارەتی هەڵگرتنی بەخێوکردن و سەرپەرشتیکردن و ئیدارەدانی خێزانت هەیە، کەسێکی تر دەبێتە هاوبەشی ژیانت، پێویست بە گۆڕانی ژیان هەیە، بەرپرسیارەتی ئەم خێزانە دەکەوێتە دەستی. ئایا ئامادەی بەرپرسیارەتی ئەم خێزانە هەڵبگری سبەی ئەتوانی ماڵمداڵ بەخێو بکەی، ئایا دەتوانی واجباتی کە وەکو پیاوێک وەکو هاوسەرێک لەسەرتا یاخود وەکو ئافرەتێک کە دەبی بە خێزانی پیاوێک تۆ ئەو بەرپرسیارەتت لە تواناتدا هەیە، ئەو بەرپرسیارەتت هەیە. ئەمە حاڵەتێکی ترە، خۆ ئامادەکردنێکی ترە. خاڵی سێیەم ئەوەیە کە ناحیەی داراییەوە کە زۆر گەنجەکانمان لی دەترسێن لەم بابەتەوە، زۆر هۆکارە بەوەی کە خەڵکێکی زۆر چۆن دەڵێن نەتوانن بڕیاری لەسەر بدەن، ترسێکیان لەوەی هەیە ئایا دەتوانن بچنە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە. ڕەئی شەخسی من ئەوەیە کە ئەگەر مرۆڤ لە ژیاندا بتوانێت بەرنمەیەکی هەبێ و بتوانێ وردبینیەک و یان بڵێن ڕوئیابینیەکی هەیە بۆ مستەقبل و ئیرادەیەکی هەبێ بەوەی کە
دەتوانێت ئیش بکات و دەتوانێت بچێتە ناو پرۆسی هاوسەرگیریەوە بۆیە داراییەکە ئەگەر پێرفێکتیش نەبێ زۆر تەواو دەوڵەمەند نەبێ خانوشی نەبێ و سارەی نەبێ و کۆمەڵک شتێوەکە خەڵکە گەنجەکانمان ئەو کێشەی دروست دەکەن بەڵێ دەتوانێت بچێتە ناو پرۆسەکەیەوە لەبەر ئەوەی بەڵێنی خوای گەورەیە و بەڵێن پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک کە گەنجێک دێ بچێتە ناو پرۆسی هاوسەرگیریەوە خوای گەورە پشتیوانی دەکا و ئەگەر ئامانجی لە زەواجەکەی ئامانجی پاراستنی عەرض و ناموسی خۆی بێ و پاراستنی کەرامەت و شەخسیەتی خۆی بێ و بە ئامانجێکی ئەوەی کە هاوبەشێکی ژیانی تەندروست بۆ خۆی دروست دەکا و لە مستەقبەلێکی دیاریکراو دەتوانێت ژیانێکی خۆش لەگەڵ هاوسەرەکانی دروست بکات. کاتێک باسی هاوسەرگیریەکەین دوو جۆر هاوسەرگیری باسەکرێ ئەوەی کە پێوترێ هاوسەرگیری تەقلیدی کە لە پێشترە ئەنجامدرا ئێستاشدا چۆتە قۆناغێکی نوێەوە کە بۆ نمونە کەسەکان لە ڕێگەی پەیوەندیەکەوە دواتر هاوسەرگیریەکەن ئەمانە با بڵێن جیاوازیان چییە و چۆن کەسێک کاتێک دەسەکا بە هەڵبژاردن بۆ هاوبەشی ژیانی کام بیر لە کامیان بکاتەوە کامیان ڕێگا دروستەکەیان زۆر ڕاستە دەستەکان خۆشبێ سەراحەت بە گۆڕانی ستایلیشیان بە گۆڕان و پێشکەوتنەکانی کە لە ناو کۆمەلگا هاتۆتە پێشەوە گەنجەکانیش لەگەڵ ئەم ستایلی نوێیە دەبێت خۆگونجاندن بکەن و بەکاری بێنن و بیکەن بە هۆکارێک بۆ ئەوەی سوودی لێ ببینن ئەگەر چی جاران بە شێوازێک بووە لەوانێ عرف و عادەتی ئەم کۆمەلگانە و ئەو شێوازشتالی کە خەڵکەکان و کۆمەلگاکە تێدا ژیاوە بە شێوازێک بووە کە خەڵک پێی عەیب بووە لەگەڵ ئافرەتدا بنیشێ خەڵک پێی عەیب بووە بە دوای ئافرەت کێ بزانێت چی ئافرەتێک بۆی ئەو باشە لەوانەیە جۆرێک لە شەرمەزاری و عەیبداری تێدا هەبوو بێ کە چۆن ئافرەتەکان هەڵبژێرێ بەڵکو و دایک و باوکەکان و خزم و کەس و کارەکان ڕۆیان لەو بابەتەیدا هەبوو بەبێ ئەوەی کوڕەکە و کچەکە شتێک لەو بابەتانە لە پرۆسی هاوسەرگیری بزانن ڕاستە خۆتیان ئەو کچە بۆ ئەو کوڕە باشە یان ئەم کوڕە بۆ بدەین بۆ ئەو کچە باشە و پرۆسەکەیان پێک هێناوە کە ئەمەش هەرچەندە ینی کۆمەڵک هاوسەرگیری سەرکەوتوو دروست بوونە بەڵام بەڕای من لەو سەردەمەی ئێستادا ئەوە ڕێگاکی تەقلیدی زۆر کۆنە و ئاسارێکی خراپی هەیە بەڵکو ئەمڕۆ وەسیلەی یەکجار زۆر باشمان لە بەردەستیدا هەیە بۆ ئەوەی مرۆڤەکان بتوانن شەریکی ژیان و هاوبەشی ژیان دروست بکەن بەڵام بە ڕێگا شەرعیەکەی خۆی و بە ڕێگا تەندروستەکەی خۆی بەوەی کە نەک بچێت برادراتی و دۆستاتی و ششمانگ و ساڵێک کەپڵاتی بکات و خۆشەویستێکی نامەشروع و نایاسایی بکات لەگەڵی دوجاریش تەبیعەتی نێگرەیان بسەنن بە شتێک تۆڕە بێت و سەرئەنجام لێکجیابنەوە یاخود بڵێن نەگونجانی پرۆسەکە دروست ببێ کە ئەمە زۆر جار بە خراپ لەسەر ئافرەتەکە دەشکێتەوە و لە ناو کۆمەلگا بە شێوازێکی ناشیرین مامەڵە دەکرێت کەواتە گرنگ ئەوەیە ئەوڕۆ ڕاوێژکارانێکی یەکجار زۆری بواری خێزان و دەستنیشانکردنی خەڵکی باش بۆ پرۆسە هاوسەرگیری هەیە کە تۆ گەنجەکان دەتوانن ڕاوێژیان پێ بکەن و قسەیان لەگەڵ بکەن و دەورات و خولێکی یەکجار زۆر هەیە بۆ ئەوەی مرۆڤەکان خۆیان بناسن کەساتی خۆیان بناسن لە ڕێگەی ئەمەشەوە دەتوانن کەسەکانی بەرامبەریان بناسن بزانن چێ هەڵدەبژێرن چێ دەکەن بە شەریکی حیاتیان بەدەیان کتێب بەدەیان خۆل بەدەیان سیمینار هەیە بەدەیان بەرنامە هەیە لەسەر ئەم بابەتانی کە چۆن هاوبەشی ژیانت هەڵدەبژێری ئەوانە هەمووی هاوکارە بۆەوەی مرۆڤەکان و گەنجەکان و کوڕکسەکانمان سوودی لێ بێنن بۆەوەی بتوانن پرۆسەیەکی هاوسەرگیری جوان دابنێن ئەوڕۆ ئەوەندە ئامێرەکان و وەسیلەکان لە بەردەستی مرۆڤەکاندان ئاسانکاریان کردووە کە مرۆڤ بەڕاستی ناکرێت بە کوێرانە لەگەڵ ڕێزم بچێتە ناو پرۆسەیەکەوە چونکە وتوان پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکی پیرۆزە مقدسە خوای گەورە پێی دەفەرمێ میثاق غەلیظ یعنی کە بەیاننامەیەک و بەڵێننامەیەکی زۆر پیرۆز و قورسە لە نێوان دوو هاوبەش دروست دەکرێت بۆیە بۆ ئەو پەیماننامەی لە نێوان ئەو دوو هاوسەرە پێویستی بەوەی هەیە کە ئامادەکاریەکی جەستەیی دەرونی عەقڵی بۆ بکرێ اینجا برسێتە ناو ئەم پرۆسەیە کە ئەوڕۆ خۆشبەختانە بەڕاستی وتم وەسیلەکان زۆر لە بەردەستی گەنجەکانماندا هەنە زۆر بە ئاسانی دەتوانن بچنە ناو پرۆسەکە و دەتوانن بڕیاری تەندروست بدەن و ڕاوێژ بکەن کە ئەمەش هاوکاریان دەبێت کە لە دواڕۆژیاندا کەمترین
ناخۆشی یان کەمترین تووڕەبوون و ژیانێکی ناخۆشیان بێتە پێشەوە و ژیانێکی خۆش و تەندروست لەگەڵ هاوسەریان و هاوبەشیشیاناندا دروست بکەن. تا چەندێک ئەزمموی کەسانی چواردەوەر کاریگەری دەبێت لەسەر هەڵبژاردننی کەسێک بۆ هاوسەرگیری بۆ منە ئەگەر گەنجێک بێوێت کەسێک بۆ هاوسەرگیری هەڵبژێرێت ئایا گرنگە چاو ببڕێتە ئەزمموی کەسانی چواردەوری کە بۆی باس ئەکەن یاخود گرنگە ئاعتیماد بخاتە سەر ئەو پلانەی کە خۆی دایناوە یاخود ئەو سیفەتانەی کە خۆی پێیخۆشە بۆ هاوسەری داهاتووی. بەڵێ پرسیارێکی زۆر گرینگە بەڕاستی زۆر جار قسەیە لەگەڵ خەڵکو و گەنجەکانمان دەکەین ئەوش ئەوەیە تۆ چەند گرنگی دەدەی بە کەسێک کە تۆ دەیکەی بە قودوە و بە نمونە بۆ ژیانی خۆت یعنی ئەو کەسێک کە تۆ دەتەوێت بیکەی بە سەرمەشقەوە دەتەوێت ڕاوێژ پێ بکەی و دەهێتەوێت بیکەی بە نمونە چ جۆرە کەسێکە ئەگەر ئەو کەسێکی سەرکەوتووە لە ژیانی و لە پرۆسەی هاوسەرگیری و لە ئیدارەدانی ژیان و هاوبەشیکردن لەگەڵ خێزان و هاوسەرەکەی بە دڵنیاییەوە ئەو نهێنیانی کە لە لای ئەو هەیە تۆش ئیسفادەی لێ دەکەی و هەرێک تاکێک کە بێ بچێتە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە سوودی لێ دەبینێ و ئیسفادەی لێ دەکات و دەتوانێت بیکات بە سەرمەشقی خۆی چونکە کاتێک کە تۆ کەسێکی قودووە باش دەبێتە پێشەوای تۆ تەقلیدی ئەو دەکەیەوە بە دڵنیاییەوە ئەوە هۆکارە بەوەی کە هەمان ئەو ئەسالیبانی ئەوت بەکارهێناوە ئەو ئسلوبانە و ئەو نەمەتیشیان و ئەو شێوازە ڕەفتارەی کە لەگەڵ یەکتر کردویانە بە دڵنیاییەوە دەبێتە هۆکار بەوەی کە تۆ هاوکارێک بێ بۆ تۆ لەگەڵیشی وەکو هەرجەنابەت وتت کاتێک کە تۆ بەرنامەیەکت بۆ ژیانداناوە ئامانجێکت بۆ ژیانداناوە و کەسێکت اختیار دەکەی کە لەگەڵ بیر و بۆچوونی خۆت و لەگەڵ بیرکردنەوەکانت و لەگەڵ ئەو ئامانجان و ئەو ئەهدافانە دەگونجێت کە تۆ خۆت بەداناوە بەیەکەوە هەردووکیان هاوکار دەبن کە بتانی ژیانێکی تەندروست خۆش بەدەست بێنی بە پێچەوانەشەوە کاتێک کە تۆ دێی باسی ئەو هەمە مەشاکیلانی لێوان ژنەکان و پیاوەکان دەکەیوە نمونە خراپەکان دەکەی سەرمەشق بۆی کە تۆ آخر ئاها فلان کەسی شکستی هێنا ئاها فلان کەسیش نەیتوانی ژیانێکی هاوبەش پێنێ بە دڵنیاییەوە ئەوەش ترسێک و چۆن دەڵێن دڵڕاوکێک لە ناو دڵ دەرونی مرۆڤەکان و گەنجەکان دروست دەکات کە دوجار زۆر بە وریایەک و یان چۆن دەڵێن بە تەرەدود و بە ترسەوە کە مامەڵە لەگەڵ بابەتەکەی دەکات و هەمانش دروست نابێت ئەوەی کە ئێمە بیستمانە زۆرێک لە بەتەمەنەکان لە قاڵیەکان لە دادوەرەکان و ئەو کەسانی کە سەرپەرشتی چاکردنەوە و ئاشتەواییکردنی هاوسەریانیان کردووە کاتێک کە گوێ لە قسەکانیان ڕادەگری تەماشاکەی ئەو شتانە دەستنیشان دەکەن و ئەو خاڵانە دەستنیشان دەکەن کە دەبنە هۆی ناکۆکیەکان کاتێک کە تۆ ئەو شتانە وەردەگری بۆ خۆت لە ژیانی هاوسەریت بە دڵنیاییەوە جارێکی تر تۆ ئیسفادە لێ دەکەی لە حەکیمیەکان پرسی کوتیان ئەی حەکیم جەنابەت چۆن بووی بە حەکیم ئێوتی وەڵام من سەیری خەڵکم دەکرد ئەو خەڵکانەی کە غەڵەتیان دەکرد هەڵەیان دەکرد شتێکی نەشیاویان لە ناو کۆمەلگا دەکرد من نەم دەکرد بەو شێوەیە من بوو بە حەکیم لە ناو خەڵکی چونکە من خاڵەکانی خەڵکیم دووبارە نەدەکردەوە دوجار بەو شێوەیە دەردەچوون. بەڵێ زۆر جار کە کەسێک هەنگای هاوسەرگیری بنێ بێگومان هەندێک پرسیار لای دروستێ بێ هەرچەنامە ڕەنگە بەپێی کولتور و دابوونەریت و وڵات و شار و جێگاکان بگۆڕێ بەڵام دوجار هەندێک سیفات هەیە کە گرنگە لە کەسی بەرامبەرە هەبێ بۆی گونجاو بێ بۆ بەرپرسیارەتی هاوسەرگیری و لە نێویشانە هەندێک پرسیارەکرێ لە چی تەمەنێکا گونجاوە چۆن گونجاوە چ کاتێک باشە یان ئایا ئەم کەسە پیشەی هەبێ هەموو شتێکی بنیاد نابێ ئەو کاتە هەنگاو بنێ بۆ هاوسەرگیری ئەمانە چۆن ئەبینی پێ دوایە تا چەندێک گرنگە ئەم پرسیارانە. بەڵێ پرسیارگەلێکی زۆر گرنگن و پرسیارگەلێکن کەوا وا دەکات کە تۆ بەرچاوڕوونیەکت هەبێ بۆ ناو پرۆسەی هاوسەرگیریەوە سەبارەت بە کۆر لەگەڵ ئافرەت سەراحەت جیاوازی لە تەمەنەکان بەڕای من دەبێت شتێک هەبێ ئافرەت بەڕەئی شخصی من ئەوەیە کە باشترین تەمەن ئەو تەمەنێکە لە بینی 20 ساڵ بۆ 25 ساڵ دەچێتە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە
ئەوە کاتێکی زۆر گونجاوە کاتێکی زۆر باشە بۆ ئەوەی بچێتە ناو پرۆسەی هاوزەرگیریەوە لەبەرەوەی ئافرەت پێویستی بەوەی هەیە کە دوجار داوای لێ دەکرد مەسەلەن ئامادەیەوە هەر خۆی سروشتی ئەوەیە کە بۆ ئەوەی مناڵ بخاتەوە و نەوە بخاتەوە وەچە بخاتەوە بۆیە ئەو تەمەنێکی زۆر گونجاوە هەم 18 ساڵی تێپەڕاندووە کە کاملبوونی عقلی مرۆڤەکانە و هەمیش تەمەنەکەی زۆر تەواوە لەوانەیە کولیشی تەواو کردبێ مەحەدی تەواو کردبێ و حازرە بۆ پرۆسەی هاوسەرگیری اینجا لەو بینە لە بینی 20 بۆ 25 هەرێک لەو ساڵان هەر ژێری ئەوە چۆن دەڵێن نەمبەر 1 دەرەجەیەکە لە پرۆسی هاوسەرگیری بۆ کۆڕ چەند ساڵێک لەوە زیاتر بێن ئەگەر دیسان لە سەر و 22 دەست پێ بکە 25 27 چەند ساڵەکەیان بین بێ لەگەڵ کسەکە دیسان ئەوەترێ بەڵام یەک ڕستە هەیە لەو بینێ دەیڵێم بۆی خەڵکێک هەیە بە هەڵا لەو بابەتە تێنەکە ئەویش ئەوەیە کاتێک کە گەنجەکە دەگاتە 20 ساڵ 25 ساڵ و پرۆسە هاوسەرگیریەکە دروست نابێ جۆرێک لە بێئەمەلی دروست نەبێ بەوەی کە من قیتارەکە بەجێ هێشتم شەمەندەفەرەکە بەجێ هێشتم یاخود لە دوای ئەو ئەمانجانە و ئەو مەرجانی کە دایناوە لە کەسی بەرامبەری بۆی شووی پێ بکە توجار تەنازولی لێ بکە بە هەر شێوازێک بێ شوو بکە یاخود بە هەر شێوازێک بێ هاوسەرگیری لەگەڵ ئافرەتکە ئەوە زۆر خاڵێکی زۆر گرنگە کاتێکە ئافرەتەکان بە تایبەتیان کوڕەکان دەستنە ناو تەمەنێکی مەسەن دەستنە 30 ساڵەوە ئێمە دامان ناوە دەڵێن بە 25 ساڵ شوو بکەین کاتێک دەبێتە 30 ساڵ جۆرێک لە دڵەڕاوکەی لە جەست و لە دەروون دروستە بێ دەڵێ ئاخر تەوا بوو بە 30 ساڵ لەوانێ شوو نەکەم لەوانە نە دەرفەتەکانت کەی گونجاو بوو ئەو کات هەڵبژێرە ئەگەر گونجاو بوو لە 20ەکان بۆ 25 ئەوە زۆر باشە و سپاسی خوای دەکەین ئەگەریش لە دوای ئەوەشەوە بوو جارێکی تر ئەو دەرفەتانە بقۆزەوە کە گونجاوە ئەو کەسە شووی پێ بکە کە لەگەڵ تۆ دەگونجێ لەگەڵ بیرکردنەوەکان دەگونجێ لەگەڵ ئەو چۆن دەڵێم ئەو ستایلە ژیانە دەزونێ لەگەڵ ئەو ئەمانجە دەگونجێ کە تۆ حەزت لێ شووی پێ بکەی ئەگینا پرۆسەیەکی هاوسەرگیری بەس بۆ ئەوە بێ هاوسەرگیری بکەی بەڕاستی ئەمە بڕیارێکی هەڵەیە بڕارێکی ناتەندروستە بۆ گەنجەکان دەبێ وریایەوە مامەڵەکەن بەڵێ زۆرترین چۆن دەڵێن مەرجەکان لە نێوان خۆیاندا هاوبەشەکانیان مەسەن نسبەی لێکچوونیان تەکافویان بگاتە 70% بەسە لەبەرەوەی هیچ لە ئێمە کامل نینە و ئێمە هیچمان تەواوێکی 100% نین بۆیە چەند خاڵێکی گرنگ هەیە لە هاوبەش لەوێنتان دروست بوو ئەوە دەتوانانی موافقەی لەسەرکەی ئەگینا ئەوکەی تر کێشت بۆ دروست دەکات. زۆر باشە زۆر سپاس بۆ ئیسماعیل سەید ئەمین ڕێنماییکاری خێزانی کە لەم تۆرە لەگەڵمانە بووین زۆر سپاس دەکەین بۆ وتەکانت.